عليكم. عليكم السلام ورحمة الله. خذ أكوي. سعيد كل ورا جوري ورا كل ورا باخر شي قندي نربين أنا هاي نازل. ده ورا هاي نازل قوات ليكا بس بمبرسي قاعدي وإيرا كل خاني بيو إيرا أتو كرة خدع كرة بخواي بدزياتي مو آواي هر ئەوها تەمەشام دەکرد پیرێژنە لە پێش دەکەی بە دەبێت 4 فەرع بسمەوە ئەو لای ئەوجە بگەڕێمەوە نازانم ئێستاش کو گەیشتیمە کنەتو كل كاكا كتنما أتونكي مريش كدزيا قاعز الدزيا على شيش الدزيا بزنت بكاري ودزيا كل شد ما نكي بس تسماران الدادايا أو هم دزيو زردور ريقريتو كردت أدي قمارة كانت أدي درو دلسة كانت أدي هم بارد العالم وقتين الدايتوا كرة خدع ڕاستە بەخوای مریشکم دزیە قازم دزیە کورە مەڕم دزیە کورە هەموو شتەکەم دزیە بەس کورە وەڵڵاه دەمەوێت تۆبەی بکەم بەس کورە کەس باوەڕم پێ ناکە والله برام أمش باورت بيناكا لا والله ئەتوو برێ خوای گەورە ڕەحمەکەم پێ نەکاتن ولا بخوای خوای گەورەش رحمت بيناكا هندد كتن كتم كرديا هندد مشكلة دروس كرديا هندد قربري كرديا هندد فير كرديا هندد دزي كرديا هندد درو كرديا نعم والله خوای گەورەش بريمتش ما قال خوای خوش والله أنا خوای گەورەش ليت خوش ئێدەڕاوە خدع خۆ ئەتوو ئێستا کە دەرێ من قازت دزیە مریشکت دزیە نازان بزنت دزیە ئێخۆ ئەو قازانەی ئەمن دەم دزی ئەدی هەر ئەتوو نەبووی قازەکانت لە من دەکڕیەوە أزم شوام خاز دزي أو وقتي استالون بدر كرديا تو تقور برشي تدزشي تزر دور رجرتشي ئێ باشە ئەدی هەنارێن خوا بە ڕەحمە خوا بە زەیە ئێ کورە بابە منیش غەڵەتم کرد کورە نەمبوو کورە دزیم کرد کورە نازانم هەموو شتێکم کرد ئێ کورە ئەدی نارێن ئەو خوایە بە ڕەحمە آمنت بالله خواه برحمة ما شاء الله هاي كسي وشتم نديتيا نا والله هي سعيد دزاني تسدنا كرة تسمع نكي لو قندي أي هوار أي توبة ئێ کورە بینی خۆمان میشتە شێ پێت دەرێم إيه بەس پێت ناخۆش نەبی بري کورە وەڵڵاهی ئەو پیرێژنانە یەکیان درینە هەت مریشکەکی سەر بڕن وەڵڵاهی ئەمەش دەچوومە ناوێت دوو سەیەکم دەگرت و بڕۆ بە کەیف خۆم دەمخوا هذا يعني أوي بس دزيان يبكي کورە نانە مەبەستم دزینەوە کورە بەخوا كل ده تخوا بانريم دزانتي إشي خرابت كديا كل ده ليقر عليه هبرد شيء لسداني خواه يقول هل تخوش نادي خوا لە من خۆش نابی کورە وەڵڵا بە حیاتی خوا لە تو خۆش نابی کورە بەس ئەمن و ئەو خوایە گەورە دەزانین ئەتوو چت کردیە لو بخود كم شد معي بكي سعيد أو وقتي جنز بوي باكا ونكاين بابانكين لو نايشتا شي بكي دەی بزان والله أمن جنزش بيد زانم لأخوات ترسو أمانة باريزا بابتي نكنوي بكو أو أنوشغاريك ما دكاو إخوش جيري بقوري بتشوشيجنيا ئێ وەڵڵاهی ئەگەر خدە دەزانی پیاوەکی چاکە لە ئێستا زووتر نییە بابچی نەکەنی هتا بري بياوشي أمانة باريز ونهني باريزا لأخوات ترسو روش برزا کورە خدا تاکیدێت و ئەمانەت پارێزا كورا خمنا بنا لوشتي کورە ئەخە پیرێژن و میرێژنانم لۆ کۆر نەکاتەوە برێ سەعید هاتەوە سان بيسيخي أجس ما دام هو ده بيسيخي لو دركي هاتي جول هاتي كنمل ده هستا بابروين هستا خەستە بابڕۆ السلام عليكم ماما عليك السلام كاك خضر بخير بي باشي بخير بي دانشا سلامت بي عليك السلام بخير بي باشي. فرمو دانشن بخير بي كاك خضر باشي سلامت بي او برا برزتشي او اخوي دابوشيو هذا السعيد أو داني ما رنا الشيء علي والله ما مستا أو السعيد أجيلي بي چها سعيد سعيد آخر شي قندي باسي ده كان او سعيدكي بيرجن وميرجن زور ناويان ديناو رحمد لبابت كو هاتي نيرا والله ما مستا أو راستي بي ده السعيد بخذ باسك كاكا وەڵڵاهی مامەستا ئەوەی ڕاستی بی ئەمن هاتیمە تۆبەی بکە واز لەو دزی و قۆڵبڕی و فرت و فێرەی بینم بەس دەچمە هەر جێگایەکی دەرکەم بە نیوچەوانی دادەدان دەرێن بە حیاتیەت و خوارێت خۆش نابی نانا چی قسەی کردیا وەڵا دەسمەکن هەر یەکەچیەوە دەگە تازە لەکن خدەش بم لێوێن دەرێ ئەو شەرەوهای پێگوت كاك خضر كاك سعيد او شتانا بقسەی خەرچی نابی ئەمە مسلمانی لە خۆی بەزیاد بی یەکەم شت ئاەتی قورئانمان هەیە خوای گەورە دەفەرمێ ئەی بەندەکانم ئەی ئەو بەندانەی کەوا کەوتونەتە ناو گوناه و تاوانی زۆر بگەڕێنەوە إن الله يغفر الذنوب جميعا أمن لا هرهم گوناهەکانتان خۆش دەبم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەگەر بێت و
بەندەیەک بەقەدەر نێوانی ئاسمان و زەویەکان گوناهی کردبێ ئەگەر بێتەوە بگەڕێتەوە لای خی گەورە تەوبە بکە خی گەورە لە گوناهی هەر هەمووی خۆش دەبێت یعنی ئەگەر بەقەدەر کەفی سەردەریاش گوناحت کردبێ هەرچەند گوناحت کردە خی گەورە لە هەمووی لێت خۆش دەبێت ئەو شتەوانیە بەس لێرە یەک شتێک کاک سعید کاک خەدر ئەتوو ئەو گوناحی کە لە بینی خۆت و خوای کردیتێ تۆبەی لە سەردەکەی دووبارە ناکەی خی گەورە لێت خۆش دەبی لە ڕۆژی قیامەتی کە ئەنەما نەشت کردی هە لە ناو دەفتەری ئەمالت هەر ڕەشی دەکاتەوە بەس ئەوەی کە حەقی خەڵکیت خواردیە ئەوەی کە خەرچی گوندی و پیرێژم باسییان دەکرد ئالە شیشت بردیە ناری دزیتت جوان نیە لەخوا بە زیادی تۆبەت کردیە قازا یان هەر شتەکە ئەوە حەقی خەڵکیە ئەوەیان دەبی بدەوێت ئەوەی کە عەفوی کردی خێر عەلا خێر ئەوەی دی دەبێت و گەنجی قسە لەگە حاجی محەممەدی دەکەم لە سەعادەکەی خۆی ئیشەکە لۆ ببینتەوە لە خۆت خەریکی ئەو زراعەتەی بی سەبسەبشتەی خڕکەوە ئەمەش مساعدت دەکەین ئەوەی لێت خۆش بوو لێت خۆش بوو ئەوەی کە لێت خۆش نەبوو گەنجی ئیشکە و حەقەکەی بدە و خی گەورە عەفوت دەکە و خەرجیش عەفوت دەکاتن مامۆستا ئەدی ئەو پیرێژنانێ قازی لێ دزینە مردینە ئەوان چ ئاجی هەمویان لەخوای بەزیاد بی ئەمە هەموو خەرچی گوندینە کەسی بێگانەمان تێدانە خی گەورە پێغەمبەری خوا ساوسلم دەفەرمێ خی گەورە بەخۆی عەفووە و ئەو خەڵکانەشی خۆش دەوێت کە عەفوی خەڵکی دەکەن دەفەرموێت ماڵ بەبەخشین کەم ناکات و ئەو کەسێک کە یەکێکی عەفوو دەکە ئیلا خی گەورە بە عیزەتی دەکاتن مامۆستا واللهی مادەم ئەتوو ئەو حالە دری منت خۆش کرد ئەمریش لەو دەقەیەوە تۆبەی دەکەم ناچم ئیشیش ناکەم لە سەعاردی خەڵکی پارچە عەردەکەم هەیە دەی فرۆشم ئەوەی گەردەنی ئازانە کردم حەقەکەی چەندە دەیدەمەوە ئەوەی گەردەنیشی ئازا کردم لە ڕای خوای ئەوە خوا خێری بنووسی ئەو زەمن لەو دەقەیەوە لە سەدەستی تو تۆبەم کرد ئینشاءالله خوای گەورەش بەڕەحمەت خی گەورە تۆبەکەت لێ قوبولکە یا ڕەبی ئینشاءالله هیچ کە ناچێ و ئیشە خراپانەی پێشتر قەتیش بێ ئومێد مەبە لە ڕەحمەتی خوای گەورە کابرایەک 99 کەسی کوشت بوو چووە لای کابراایەکی دانیشت بوو ئەهلی مزگەفتێ بوو زۆر شارەزانە بوو لە دین ئەو قسە غەڵەتەی کرد کە ئەنگۆ یەکەم جارە قسەتان کرد گوتی مامۆستا وای زانی بوو مەلای مزگەفتەیە ئەمە 99 زەلامم کوشتیە دەبی خوالێم خۆش بی ئەوش گوتی ناوەڵە 99 زەلام 99 خین بە هەوەنتەیە خۆش نابی دەنا کابرا گوتی مادەم 99 کوشتێ با ئەتوش بکوشم ئەوە سەد ئەویشی کوشت ئیدی ڕێ بە یەکێک لە ئیمامە بەڕێزەکان کەوت یا ئیمام ئەمن 100 کەسم کوشتووە لە ڕێگای خۆشم فلان کەسیشم کوشت لەبەرێ ئەو قسەی کرد خی گەورە قەت لە تو خۆش نابێ ڕەحم بە تو ناکە بەڵام ئەویش ئەو ئاەتی لە بۆ خوێندەوە کەوا خی گەورە دەفەرمێ بەندەکەم هەر گوناهێکت کردووە زۆر و کەم بەقەدەر نێوانی ئەرز و ئاسمان ئەمە لێت خۆش دەبم ئەگەر بەڕاستی و لە دڵەوە تەوبە بکەیت و حەقی خەڵکیش بدەیەوە ماشەڵڵا سعید مامۆستا تەوعدی ئەمەش لەسەر دەچیت و لەو لەحزەیەوە دەگەڕێنەوە خی گەورە تۆبەکەتان لێ قوبول بکە و ئەمە شایدی باشە لە لای خەڵکی دەدەین کە ئەنگۆ تۆبەتان کردی و هاتینەوە ناوگوندەکەی خۆمان یا خۆ بەخێر بێنەوە مامۆستا ئەوجا ئەمە دەڕۆی بەس تو خەڵکی تێ بگەینە کە ئەمە تۆبەمان کردیە و هیچیت کە دەست لۆیشی خراپە نابێت لەگەر خوای خۆت ڕاست بە خەڵک بەخۆی دڵی نەرم دەبی بە سعید مامۆستا شەرمەزار نەکەی ها نا وعدی پێ بدە ئێستا کە وعد مامۆستا من لەو ڕۆوە تۆبەم کرد لە هەموو شتێکی ئینشاءالله خوش بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ دەکات ئامین خی گەورە لێت قوبول بکە مامۆستا خی گەورەش دەزای خێری تو بداتەوە خی گەورە گۆش سەلامەت بکە و ئیستقامەتان بدە دەی مامۆستا خوابیس خوا سەلامەتان کە خواتە لەگەڵ خدا بینی خۆمان بی خورا توش خۆ لە من هەندە باشتر نەبووی خێرە لە کرد مامۆستای خۆت ئەوها شەریف کردبوو ئەتوش تۆبەچی بکە بەڵکو خوارێت خۆش دەبی سعید ئەم لە سەدەستی مامۆستا و لە سەدەستی تو تۆبەچی نسوحم کردیە تەواو با بڕۆی دابڕۆ